ئەمڕۆ لێرە وەرکشۆپێکی فراوانمان بۆ سێ پسپۆڕ لە بوارەکانی ئاینی و ئابووری و یاساییدا ڕێخست لەسەر زەکات و کاریگەریەکانی لە بنبڕکردنی هەژاریە. لەم وەرکشۆپە بۆ وەڵامی و پرسیارانە گەڕاین کە ئەم سیستەمە ئابووریە گەورە و گرنگە کە زەکاتە بۆ هەژاری لە کۆمەلگای ئێمەیە چارەسەر ناکا. ئایا ئۆباڵی ئەو کەم تەرخەمی و لێنەهاتنانەی کە لە بواری کۆکردنەوەی زەکات و دابشکردنیا هەیە بە ئەستۆی کێوەیە، بەرپرسیارەتی حکوومەت و ئەوقاف چییە، بەرپرسیارەتی ڕێکخراوە خێرخوازەکان چییە، بەرپرسیارەتی سەرمایەدار و خاوەن سەرمایەکان چییە. هەوڵماندا کە لە گەورەی و گرنگی ئەم سیستەمە ئابووریەت دەوڵەمەانە بکۆڵینەوە. یەک لەو کێشانەی کە ڕوبەڕووی مرۆڤایەتی ئەبێتەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگێکی زۆری پێداوە، ئەویش هەژاری و نەداریە. ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕێگەی زەکاتەوە هەوڵی داوە ئەو کێشەیە چارەسەر بکە و چونکە ئەگەر هەژاری و نداری باڵکێشێ بەسەر کۆمەلگا و کاتە ژیان تێکە چێوە جەریمە و کوشتن و خراپەکاری و دزی و هەموو شتێک زۆرە بێ. بۆیە ئەو ئاینە پیرۆزەمان لە ڕێگەی زەکاتەوە بۆ دڵنەواییکردنی هەژاران و هاوکاوەک و هاوکاریەک بۆ یارمەتیدانی هەژار و نداران زەکاتی فەرز و واجب کردووە یەک لە پایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام.